ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕۆیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی بنەماڵە دادخوازەکانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی. دیداری باوکی دادخوازی کۆمار دەروفتادا لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوو حەمید مورادی. دەست بەسەرکردنی دووبارەی ئەیوب جەوانپور لە شاری سەقز. سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر دوو دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە لە ئیلام. بێبەشکردنی عیسا ئیبراهیمزادە لە دەرمان لە زیندانی نەغەدا. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری لە شرکەتی پێترۆپالایشی پارس. 80مین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆی ئەعدام لە زیندانەکانی ئێران. و کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە چەند شاری ئێران. بەیانیەی بنەماڵە دادخوازەکانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی. بنەماڵە دادخوازەکانی کوردستان لە بەیاننامەیەکدا دژ بە کۆماری ئیسلامی ڕایانگەیاند ئازادی هەموو گەلانی ئێران و دادپەروەریمان بەکردەوە دەبێت، نەک دروشت. ئێمە بنەماڵە دادخوازەکانی کوردستان ئازیزترین کەسەکانمان لەلایەن کۆماری ئیسلامیەوە کوژراون. ڕژیمێک کە بە توندوتیژیەکی بێسنوور نەک تەنیا ڕۆڵەکانی ئێمە کە هەزاران مرۆڤی بێتاوانی کۆمەڵکوش کردووە. ئێمە خوازیاری ڕوخانی ئەو ڕژیمە سەرکوتگەرەین. لەو ڕێگایەدا هەر ڕەوتێک کە ڕازگۆیانە بۆ ئازادی، بەرابەری، دادپەروەری و دموکراسی خەبات دەکات شایانی ڕێزلێنانە، تەنانەت ئەگەر لە هەندێک بوارەوە لەگەڵیاندا هاوڕاش نەبین. ئێمە لە کوردستانەوە هاتوین، وڵاتێک کە ناوی بە خوێنی ژینا گەشاوەتەوە. بزوتنەوەی ژن ئازادی لە دڵی ئەو ڕەنج و مەینەتەدا سەرچاوی گرت و هەموو ئێرانی گرتەبەر. ئەم شۆڕشە هێمای یەکگرتوویی، ئومێد و خواستی ئازادیە، هەڵاواردنی مێژوویی، ئابووری و فەرهەنگی دژ بە ناوچە کوردستانیەکان ڕاستێکی حاشا هەڵنەگرە. ئێمە خوازیاری وەلانانی هەر چەشنە هەڵاواردن لە داهاتووی ئێران و دامەزرانی سیستمێکی لامەرکەزین. هیچ شارۆمەندێکی ئێرانی نابێت بە بیانووی زمان یان جوگرافیای نیشتەجێبوونی هەست بکات شارۆمەندی پلە دووی کۆمەڵگایە. هەموو گەلانی ئێران شایانی دەرفەت، کەرامەت و مافی یەکسانن. دیداری باوکی دادخوازی کۆمار دەروفتادا لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوو حەمید مورادی. بە پێ و دیمەنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، حەسەن دەروفتادا باوکی دادخوازی کۆمار دەروفتادا گیانبەختکردووی شۆڕشی ژینە سەردانی بنەماڵەی حەمید مورادی گیانبەختکردووی ڕێبازی ژینگەی لە شاری سنە کردووە و یاد و بیرەوەریەکانی بەرز نرخاندووە. باوکی دادخوازی کۆمار دەروفتادا لەو دیدارەدا وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و پاراستنی ژینگە هاوخەمی خۆی لەگەڵ بنەماڵەی حەمید مورادی، خەبات ئەمینی و چیاکۆ یوسفی نژاد نیشاندا و ڕایگەیاند. خەبات لە پێناو ئازادی و دادپەروەری لەگەڵ خەبات بۆ پاراستنی ژینگە بە یەک گرێدراون و بێ و پەیوەندیە بپارێزرێت. داخرانی هەموو ئیدارەکانی کوردستان لەلایەن دەوڵەتەوە. دەوڵەتی پزیشکیان بۆ قەرەبۆکردنەوەی نایەکسانی بەڕق و ئاو بڕیاری داخستنی هەموو ئیدارە دەوڵەتیەکانی لە پارێزگای کوردستان، کرماشان، ئازەربایجانی غەربی و ئیلام دەرکردووە. لە ڕاگەاندنی وەزارەتی کشوەردا هاتووە ناوەندەی داریەکانی کوردستان، کرماشان و ئیلام بۆ ڕۆژی چوارشەممە داخراون و لە پارێزگای ئازەربایجانی غەربیش دەوڵەت لە ڕۆژی چوارشەممەوە تاکو ڕۆژی شەممە پشودانی ڕاگەیاندووە. مەبەستی دەوڵەت لەو بڕیارە سەرفەجووی لە مەسرەفی بەڕق و ئاو بۆ تێپەڕبوون لەو بارودۆخە ڕاگەیاندووە. دەست بەسەرکردنی دووبارەی ئەیوب جەوانپور لە شاری سەقز. ڕۆژی دووشەممە سێنزەی گەلاوێژ ئەیوب جەوانپور چالاکی مەدەنی خەڵکی سەقز لەلایەن هێزانێتیەکانەوە دەست بەسەر کراوە. دەست بەسەرکردنی ئەو چالاکە مەدەنیە لە حاڵێکدایە کە شەوی یەکشەممە 11 گەلاوێژ گروپێکی سەلەفی هێرشیان کرد بووە سەر ئەیوب جەوانپور و ناوبراویان بە سەختی بریندار کرد بوو. ئەو چالاکە مەدەنیە ساڵی 96 تاوی بە بیانووی پاڵپشتی لە ڕەفراندۆمی سەربەخۆیی هەرێمی کوردستان دەست بەسەر کرابوو.
لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 جارێکی دیکە دەست بەسەر و پاشماوەیەک بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا. مانگی جوەزەردانی 1402 هەتاوی هێز ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ئەیوب جەباوەندپور و ناوبراویان بۆ ماوەی 3 مانگ زیندانی کرد. مانگی بەفرامباری هەمان ساڵ ئەیوب و 4 بەندکراوی دیکەی زیندانی سەقزمانیان لە خواردن گرت و بۆ ماوەی 1 هەفتە لە بەندی تاکە کەسیدا ئەشکەنجەدرا. سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر دوو دەست بە سەرکراوی شۆڕشی ژینا لە ئیلام. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان دوو دەست بە سەرکراوی شۆڕشی ژینا لە شاری ئیلام بەناوەکانی ئەمیر عەلی زاکری فەرد و عیماد زاکری فەرد لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە سەرجەم بە 20 ساڵ زیندان محکوم کراون. ئەو دووبرا ئازادی خوازە لە سەردەمی شۆڕشی ژینا لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە دەست بەسەر و بۆ ماوەیەک زیندانی کرا. 28 پوشپەڕ ئەمیر عەلی زاکری فەر بۆ جارێکی دیکە لەلایەن هێز ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و هاوڕێ لەگەڵ براکەی بە تەبلیغ دژی نیزام بڵاوکردنەوەی پرۆپاگەندا بدەشت بە ڕژیم بێڕێزی بە ڕێبەری و چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆمەتبار و لەلایەن لقی 104 دادگای ئینقلابی ئیلام سەرجەم بە 20 ساڵ زیندان سزادرا. بێبەشکردنی عیسا ئیبراهیمزادە لە دەرمان لە زیندانی نەغەدا. عیسا ئیبراهیمزادە چالاکی کرێکاری خەڵکی شنۆوە لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە دۆخێکی نالەباردا لە زیندانی نەغەدا زیندانی و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. عیسا ئیبراهیمزادە لە مانگی ڕێبەندانی ساڵی 1402 تاوی بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا، بەڵام پاش گەڕانەوە بۆ شاری شنۆ بە بیانووی بەشداری لە کۆبوونەوەی جوتیارانی ئەو شارە بۆ جارێکی دیکە دەست بەسەر و بە 5 ساڵ زیندان محکوم کرا. ماوەیەک لەمەوبەر منداڵی ئەو بەندکراوە تووشی نەخۆشی بوو، بەڵام بەرپرسانی زیندانی نەغەدا ڕێگەیان پێنەدا مەرەخەسی وەربگرێت و مناڵەکەی بباتە نەخۆشخانە، بۆ هۆیەوە منداڵەکەی بەداخەوە گیانی لەدەستا و ڕەنج و ئازارێکی زۆری بۆی بەجێهێشت. عیسا ئیبراهیمزادە تووشی نەخۆشیەکانی سی و مەعدە بووە و نابێت لە زینداندا بمێنێتەوە، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ناوبراویان لە دەستڕاگەشتنی بە دەرمانیش بێبەش کرد. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری لە شرکەتی پەترۆپالایشی پارس. کرێکارانی پەیمانکاری شاغڵ لە شرکەتی پەترۆپالایشی پارس لە مەیدانی نەوتی ئازادگانی جنوبی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی چواردەی گەلاوێژ دەشت بە دۆخی خراپی پیشەی و معیشەتیان کۆبوونەتەوە. کرێکارانی بەشدار لەو کۆبوونەوەیەدا بە وتنەوەی دروشت خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان، وەلانانی جیاوازی، پێدانی بیمەی تەکمیلی، زیادکردنی حەقدەست و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بۆ پاراستنی گیان و تەندروستی کرێکارانی ئەو سەنعەتە بوو. ناڕازیان ڕاگەاندووە کە چەند ڕۆژ لەمەوبەر هاوکارانیان بە ناوی سابیر ئاسایش لە پێترۆشیمی گەتساران بەهۆی بێبەشبوون لە دەرمان لە نەخۆشخانە گیانی لەدەستاوە و نایانەوێت ڕووداوی لەو شێوەیە دووبارە بێتەوە. خۆپێشاندانی کرێکارانی سەنعەتی بەرق لە تاران. ڕۆژەی دووشەممە سەدان کرێکاری شاغڵ لە سەنعەتی بەرق لە بەردەم وەزارەتی وزە و کۆبوونەوەوە خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە پێی زانیاریەکان هاوکات لەگەڵ سەردانی مەسعود پزیشکیان بۆ وەزارەتی وزە کرێکارانی سەنعەتی بەرق لە بەردەمە وەزارەتخانەیە خۆپێشاندانیان کردووە و هێزان ئینتیزامیەکان هەوڵی تێکدانی چالاکیەکانیان داوە، بەڵام سەرکەوتوو نەبوون. ناڕازیان بە وتنەوەی دروشت خوازیاری زیادکردنی حەقدەست و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. ناڕەزایەتی شۆفێرانی پەیمانکاری لە شارەداری زاهدان. شۆفێرانی پەیمانکاری شاغڵ لە شارەداری زاهدان ڕۆژی سێشەممە چواردەی گەلاوێژ لە بەردەمە و ناوەندە دەوڵەتیەدا کۆبوونەوە. شۆفێرانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری پەرداختی 4 مانگ حەقدەستی دواخرا و تەزمینی ئەمنیەتی پیشەیی و بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی بوو. خۆپێشاندەران ڕایانگەیاندووە بەهۆی نەدانی حەقدەست معیشەتی خۆیان و بنەماڵەکانیان کەوتۆتە مەترسیەوە و داوای جێبەجێکردنی خێرایی داخوازیەکانیان دەکەن. 80مین هەفتەی کارزاری سێشەممانەی نابۆیەدام لە زیندانەکانی ئێران. ڕۆژەی سێشەممە چواردەی گەلاوێژ بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە 48 بەندیخانەی ئێران بۆ 80مین هەفتەی بەردەوام پەیوەست بە کارساری
سێشەمەکانی نابۆی ئەعدام بوون. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەیەکدا وێڕای ئاماژەدان بە هێرشی هێزانامنیەتیەکان بۆ سەربەندی زیندانیانی سیاسی لە بەندیخانەی قەزل حەسار و مانگرتنی کۆمەڵێک لە بەندکراوان لە بەندی تاکە کەسی خوازیاری کۆتایی هێنان بەسەرکوت، هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەشداربوانی ئەو کەمپەینە هەروەها بڕینەوەی پەنجەی سێ بەندکراویان لە زیندانی ورمێ بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا بوو. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە چەند شاریێرە. ڕۆژی سێشەمە بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە ئێعدام بە کۆبوونەوە لە بەردەم زیندانەکانی ڕژیم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. سێشەمەی هەموو هەفتەیەک بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ ئێعدام لە بەردەم بەندیخانەکانی ڕژیمی ئیسلامیدا خۆ پێشاندان دەکەن. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی وێنەی ئازیزانیان خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای نامرۆڤانەی ئێعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. دەست بەسەرکردنی چالاکێکی مافی منداڵان لە بەندەرەنزەلی. ڕۆژی شەممە سەحەر سڵتانی چالاکی مافی منداڵان لە شارستانی بەندەرەنزەلی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. سەحەر سڵتانی دەرچووی دکتۆرای فەلسەفەی پەروەردە لە زانکۆی خارەزمیە و ساڵانێکە خزمەت بە منداڵان دەکات. ڕۆژی شەمە و چالاکە مەدەنیە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن سەرکردگەرانی حکوومەتەوە ڕفێنراوە و لە چەند ڕۆژی ڕابردوودا تەنیا براکەی بۆ ماوەیەکی کورت توانیوێتی لە زیندانی لاکانی ڕەشت چاوی پێ بکەوێت. و دۆخی خراپی هەزاران ژنی ئەفغانستانی پاش دیپۆرتکردنەوەیان لە ئێران دوایین هەواڵانە. ڕۆژنامەی گاردیەن لە راپۆرتێکدا ئاماژەی بە دۆخی سەختی ژیانی هەزاران ژن و کچی ئەفغانستانی کردووە کە پاش دیپۆرتکردنەوە لە ئێران لەلایەن حکوومەتی تاڵبانەوە سەرکوت دەکرێن. بە پێی راپۆرتە ژنانێک کە بە دەست ئاپارتایدی جنسیەتی تاڵبان و لە ئەفغانستان هەڵاتە بوون ئێستا لە وڵاتە بەبێ ئیجازەی ئەندامێکی پیاوی بنەماڵەکان ناتوانن لە ماڵ بچنە دەرەوە یان خانوو بەکرێ بگرن. بەشێکی زۆر لەو ژنانە هاوژینیان نییە و بەشێکی دیکەیان برا و باوکیان لە دەستداوە و سەرپەرستی خێزانەکەیان بوون. ژنانی بێسەرپەرست لە ئەفغانستان لەگەڵ جیاوازی، هەژاری و بێسەرپەنایی بەرەو ڕووبوونەتەوە و توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانیان نییە. بە پێی ئامارەکان 153,000 ژن لە ساڵی 2025 زاینیدا لە ئێران دیپۆرت کراونەوە و ڕێکخراون نێودەوڵەتیەکان سەبارەت بە دۆخی سەختی ژیان و معیشەتیان هۆشداریان داوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.